لیژنەی ئامادەکردنی دەستوری کوردستان بۆ ڕاپرسی 39 ڕۆژە دەست بەکار بوون و تەنها 51 ڕۆژی تریان لە بەردەمدا ماوە بۆ تەواوکردنی کارەکانیان، بەڵام تا ئێستا نەگەشتون بە مادە سەرەکیەکانی دەستور کە کاتی زۆر زیاتریان دەوێت بۆ یەکلاکردنەوەیان بە تایبەتی دەسەڵاتەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. لیژنەکە تا ئێستا 27 کۆبوونەوەی ئەنجامدا و زیاتر لە 50 کاتژمێر لە کۆبوونەوەدا بوون. ئەندامێکی لیژنەکەش دەڵێت پێشنیازی لایەنەکان بۆ پێشخستنی گفتوگۆکردن لەسەر دەسەڵاتەکان ڕەت کراوەتەوە. خۆی دەسوور کۆمەڵی دەواازەیە من پێمان باش بوو کە پرەنسیپە سەرەکیەکان و لەگەڵ مافە ئازادیە گشتیەکان تەواو بکەین کە ئەو بەشی هەرە زۆری و بەشی زۆر گرنگی دەستور کۆتایی پێدێت ئەنجا دەچینە سەر دەسەڵاتەکان و لەسەر هەمان ئەو ڕێچکە و ئەو ڕێسایی کە پێشتر ڕێکەوتبووین لەسەری بەردەوام دەبینەوە ئەو هەمان ئەو ڕێکانەی کە کردومانە. ئەگەرچی دەبوو لیژنەکە ڕەچاوی ئەو 90 ڕۆژەی بکردایە کە بۆیان دیاریکراوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە، بەڵام وەک ئەندامانی لیژنەکەت دەڵێن کارەکانیان بەخاوی دەڕوات و گفتوگۆکان کاتێکی زۆری دەوێت. ئەندامێکی لیژنەکەش دەڵێت میکانیزمی کاگردنی مانگی پێشویان سەرکەوتوو نەبووە. من پێم وایە کارەکانمان بە سستی ڕابەڕێوە، میکانیزمەکەی کە کارمان پێ کردووە لە ڕابردووە میکانیزمێکی سەرکەوتوو نەبووە. لە ماوەی مانگێکە تەنها بنەما سەرەکیەکان نووسراوە کەواتە ئەمە ئەوەمان پێ ئەڵێ بەڵێ کارەکانمان بە سستی ئەڕوا و میکانیزمەکەی کە هەڵمان بژاردۆ میکانیزمێکی سەرکەوتوو نەبووە. هەرچەندە تا ئێستا لیژنەکە بنەما سەرەکیەکانی دەستوری تەواو نەکردووە کە 24 مادەیە، بەڵام ئەگەر تەواویش بێ کاری چەند ڕۆژێکی دیکەی دەوێت بۆ پێداچوونەوە و وردبینی کردنی. تەنها مەسەلی دین ماوە ئایا وەک مەزدەری ئەساس بێ و چۆن یاسا دەرچێ پێچەوانە بێ یاخود پێچەوانە نەبێ، ئەمە خلاف و گفتوگویەکی زۆر زۆری لەسرە زیاتر لە 19 کۆبوونەوەمان لەسەر مەوزوعە کردووە. لەبەروی ئەم بابەتەش لە دەرەوەش هێز و لایەنەکان ڕەئی جیاوازیان هەیە، ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کۆمەڵێک ڕەئیان ناردووە و یەکێتی ژنان کۆمەڵێک ڕەئیان ناردووە و یەکێتی زانایان کۆمەڵێک ڕەئیان ناردووە. ئەمە وای کردووە تۆزێک بڕیاردان لەسەر ئەم پرسە قورس بێ. لیژنە 21 کەسەکەی نووسینەوەی دەستور کە ژمارەیان 20 کەسە 51 ڕۆژیان لە بەردەست داماوە بۆ نووسینەوەی مادەکانی دەسەڵاتی سەرۆکایەتیەکان و یاسای ئازادیەکان. بەشێکیش لە ئەندامان دەڵێن دانیشتەکانی داهاتوو کاتی زۆریان دەوێت بۆی جیاوازی بیرڕا لەسەر مادەکانی دیکە. یەرش قادریان ئارتی هەولێر.